دام باش بخير هاتن برنامج دیا کورد کونکشن جدنگی امریکا لواشنطن هات دمجمير هشتي سبيدايا روجا دوشامية كورد كونكشن لسر بلاتفورمين دنگي امريكا وستلايتا ان ار تي واشاندن صلاف ورزين قرم جمن داخل شمو هيرو زنگنا لسترس وەزیری دەرەوەی بەریتانیا دەبێت بە سەرۆکوەزیری داهاتووی وڵاتەکە هەڵمەتەکانی هەڵبژاردننی متێرم لە ئەمریکا تا دێت چرتت دەبێتەوە بەهۆی گڕی دارستانەکانی کالیفۆرنیا هەزاران دۆنم زەوی دەسووتێن مستەفا کازمی لەگەڵ لایەنەکاندا کۆ دەبێتەوە بۆ دۆزینەوەی ڕێگاچارەیەک بۆ کۆتایی هێنان با قەیرانی سیاسی لە عێراق پاش نزیکەی 9 ساڵ لە ڕفاندنی لەلایەن داعشەوە کچێکی ئێزیدی ئازاد دەکرێت ئەمانە چەند بابەتێکی بەرنامەکەی ئەمڕۆمانن. هەرد بەرنامە ئیرۆدا بازارێ پەرێ دیجیتال سز دەبە لێ هێشتا خەڵکانە خۆ دەهاوێژن ناوێ بازرگانیە. بەڵێ تەماشەوان هێژە هەرنەها پەیام دەگەهنەمە و پشتی دەستکارکێشانە سەرۆکوەزیری بریتانیایە بەرێ بۆریس جانسن و دەکەمپێنەکە درێژ و دژواردا بەری چەند دەقیقەیان لیسا ترست هات هەڵبژاتن وەکە ڕێبەرە پارتیا پارێزیارە بریتانیا و سەرۆکوەزیرە نویا وڵاتی کو بەری چەند دەقیقەیان وێ گۆتارێکژی خوان دەدەمێ ڕاگەهاندنا سەرکەتناوێدا. بەڵێ ئەم کێبڕکەیە لە نێوان ڕاوێژکاری پێشووی بەریتانیا ڕیشی سوناک بەرامبەر بە لیسترس وەزیری دەرەوەی وڵاتەکە بوو کە بە شێوەیەکی بەرفراوانیش چاوەڕوان دەکرا کە لیسترس سەرکەوتن بەدەست بهێنێت و ببێت بە سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیا ئەو لە دەمی هەڵمەتەکانیشیدا بەڵێنی داخەرجەکانی بەرگری زیاد بکات باچکەم بکاتەوە و پێداویستی وزە زیاد بکات بەڵام ڕوونی نەکردەوە چۆن دەتوانێت نرخی شتومە کەم بکاتەوە و مامەڵە لەگەڵ قەیرانەکاندا بکات لە وڵاتە. دە ئەنجامی دەنگدانێدا و ڕێبەراتیا پارتیا پارێزیار ڕاگەهاندیە بەریدەمە کیک و 172,000 خەڵکی پارێزیار دەنگێخوا دانەوێ کەمپێنا درێژ و دژوار 6,399 دەنگێخوادایە ڕەشید سوناک و 81,326 دەنگێخوادایە خانم لیسترس یاکو هاتی ڕاگەهاندن وەکە سەرۆک وەزیران و یا بریتانیا دەگۆتارە خۆدا ji بۆ پارتیا پارێزیار خانم لیس پەستنا سەرۆک وەزیرێ بەرێ بۆریس جانسندا دەڕێبەراتیکردنە برێکسدا بڕیارە و بریتانیا بێ دەرخستن ژی ئەکەتیا ئەوروپی و هەروەسا ڕێبەراتیکردنە پشتەوانیا جیهانێ ji بۆ ئۆکرانیا و یەک ji بابەتێن هەرە گرنگە و بریتانیا یان سەرۆکوەزیران و یا بریتانیا وێ ڕاستی وێ ببە پشتی هەڵبژاتناوێ وەکە سەرۆکوەزیرە بریتانیا. بەڵێ لە ئێستاشدا هەڵمەتەکانی هەڵبژاردن لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ هەڵبژاردننی متێرم تا دێت چرتت دەبێتەوە و هەردوو پارتی دیموکرات و کۆمارەکان ڕوو لە ویلایەتانە دەکەن کە دەنگەکان لە یەک نزیکن یەکێک لەوانەش ویلایەتی پێنسیلڤانیایە کە بە چەقی ململانەکان دادەنرێت دەچینە لای هاوکارمان فەرهاد فەلاحی. فەرهاد ئەم کاتت باش چی نوێ هەیە لەسەر هەڵمەتەکانی هەڵبژاردن لە ئەمریکا؟ ئەم کاتەدان باش هێرۆ هەروەکە ئازانی ئەمڕۆ ڕۆژی کارگەرانە لە ئەمریکا وەکو ڕۆژی پشی نیشتیمانی دادەنرێت بە تەواوەتی هەموو ڕێکخراوە دەوڵەتیەکان لەم ڕۆدا لە پشووی گشتیدان ئەوەی کە جێگای سەرنجە ئەوەیە کە سەرۆک بایدن ئەم هەلەی خواستوەتەوە ئەمڕۆ سەردانی دوو لە ئەو ویلایەتانە ئەکا کە زۆر گرنگن لە هەڵبژاردنەکانی ئەمریکا بە تایبەتی هەڵبژاردنەکانی میترم ئەم ساڵ کەوا بڕیارە لە ساڵی لە بوورە مانگی 11 بەڕێوە بچن یەک لەوانە پنسیلڤانیایە و هەروە سەردانی و بڕیار سەرۆکباردن سەردانی ویسکانسنیش بکات ئەمەش لە کاتێکدایە کە لە هەفتەی ڕابردووەوە هەڵمەتەکانی هەڵبژاردن بە شێوەیەکی فەرمی گەرموگوڕیەکی تایبەتیان بە خۆیانەوە بینی کاتێکە هەردوو سەرۆک بایدن و سەرۆکی پێشوو داناڵد ترامپ لە پنسیلڤانیا بوون بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن جێئاماژەیە سەرۆک بایدن بەمڕۆ کە سەردانی پنسیلڤانیا ئەکاتەوە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوو 3 جار سەردانی پنسیلڤانیای کردووە کە وەکو ویلایەتێکی زۆر گرنگ لە هەڵبژاردنەکانی میترم و هەڵبژاردنە گشتیەکانی ئەمریکا چاو لێ دەکرێت. راپۆرتێکمان ئامادە کردووە لەم بارەوە با پێکەوە بیبینین.
سەرۆک بایدن هەفتەی ڕابردوو لە وتارەکەیدا ڕوونی کردەوە هیوادارە ئەم هەڵبژاردنەی مدترم وەک شەڕێک بۆ ڕۆحی نیشتیمان ئەنجامدات و ئەو باسی سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپی کرد. لە هەمان کاتدا ترامپیش بەردەوامە لە هەڵمەتەکانی بۆ لیستەکەی خۆی. سەرۆک بایدن جارێکی تر لە ڕۆژی کارکەراندا دەست بە هەڵمەتەکەی دەکاتەوە و یادی ئەو ڕۆژە لە دوو ویلایەتی سەرەکی بۆ هەڵبژاردنەکانی میدترم ویسکانسن و پنسیلڤانیا دەکاتەوە. ئەمەش سێهەمین گەشتی بایدنە بۆ ئەو ویلایەتە کە بە چەقی ململانەکان دادەنرێت لە ماوەی کەمتر لە یەک هەفتەدا. لەم دوایانەدا لە فیلادەلفیا هێرشی کردە سەرباڵی ئەمریکا جارێکی تر مەزن دەکەینەوەی کۆماریەکان و بەنێو ناوی سەرۆکی پێشووی هێنا. دۆناڵد ترامپ و دیدی ئەمریکا مەزن دەکەینەوەی کۆماریەکان گۆزارش لە توندڕەویەک دەکات و هەڕەشەیە بۆ سەربەناغەی کۆمارەکەمان. سەرۆک هەوڵ دەدات هەڵبژاردنەکانی میدترمی مانگی 11 ئەمساڵ بخاتە چوارچێوەی هێشتنەوەی کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران و سنات وەک شەڕێک بۆ پاراستنی دموکراسی. کۆماریەکان لێدوانەکانی بە دووبەرەکی ناودێر دەکەن. لە بنەڕەتدا ئیدانەی هەموو کۆماریەکانی کرد کە لە هەڵبژاردنی ڕابردوودا پێشگیریان لە دۆناڵد ترامپ کردووە. ئەوە زیاتر لە 7 ملیۆن کەسە و دەزانن کە بڵێ کۆماریەکان هەرەشەن بۆ سەر دموکراسی بەڕاستی ئەمە بەرپەرزدانەوەیەکی سەختە. سەرۆک ڕۆژی هەینی ڕوونی کردەوە کە ئیدانەی هەموو دەنگدەرانی ترامپی نەکردووە تەنها ئەوانە نەبێت کە ئێستا لە پاڵی وەستاون و ئەمەش دوای توندوتیژەکانی 6 مانگی یەکی ساڵی ڕابردوو بەردەوامی لێدوانە ناڕاستەکانی کە هەڵبژاردنەکانی 2020 وەکو فێڵ و تەڵەکە ناوبردبوو. بەڵام ئەو پشتگیریە کە لە کۆتایی ئەم هەفتەی ڕابردوو بە تەواوەتی دەرکەوت کاتێک سەرۆکی پێشوو ترامپ لە بۆنەیەکی تایبەتی خۆی لە پنسیلڤانیا ئەنجامیدا و بەگاڵتەوە ئاماژەی بەوە کرد ڕەنگە بۆ ساڵی 2024 خۆی کاندید بکاتەوە. ڕەنگە ناچار و جارێکی تر خۆم کاندید بکەمەوە، بەڵام سەرەتا دەبێت ئەم مانگی 11 سەرکەوتنێکی مێژووی بۆ پارتی کۆماری وەدەست بهێنین. بەڵێ هێرۆ هەروەک ئەزانی هەفتەی ڕابردوو سەرۆکی پێشوە کە لە راپۆرتەکەی شابینیمان سەردانی پنسیلڤانیای کرد دیارە مەبەستی سەردانەکەی سەرۆک بۆ پشتیوانیکردن بوو لە داگ ماستریانۆ کە بربژێری کۆماریەکانە بۆ پۆستی فەرمانڕەوایی پنسیلڤانیا و هەروە دکتۆر محەممەد ئۆز کە بربژێری بە هەمان شێوە کۆماریەکانە بۆ پۆستی سەناتی پنسیلڤانیا لە سەناتی ئەمریکا. بەڵام سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ ئەو هەلەی خواستەوە و هەوڵی دا لەو کۆبوونەوە جەماوەریانەی کە پێکیان هێنابوو هاوسۆزی لایەنگرانی خۆی بەدەست بهێنێت. هێرۆ باشە فەرهاد لە ئێستادا ئەو خاڵە گرنگانە چین کە بەلای ئەمریکایەکانەوە گرنگن بۆ دەنگدان دەزانین هەمیشە ئابووری خاڵی یەکەمە بەڵام چی تریش هەیە؟ هێرۆ بەدڵنیایەوە هەروەکە ئاماژەت پێکرد ئابووری ئەتوانین بڵین خاڵی یەکەمەوە گرنگترین بابەتە لە هەڵبژاردنەکانی میترمی ئەمساڵ. بابەتی تر زۆر هەن بابەتی ئەتوانین ئاماژەی پێ بکەن لەم ماوەی ڕابردووە مشتومڕی زۆریان لەسەر دروست بوو. یەک لەوانە مافی یاسای مافی لەبەربردنی منداڵ و هەروەها لێخۆشببوونی یاسایی بوو کە سەرۆک بایدن ڕایگەیان لە ماوەی دو هەفتەی ڕابردوو لێخۆشببوونی قەرزی خوێندکارانی زانکۆکان لە ئەمریکا کە ئەویش مشتومڕێکی زۆر گەرمی لەسەر هەروە ئەوە بابەتە ناوخۆیەکانە قەیرانی ئابووری بەڕاستی باڵی کێشاوە بەسەر هەموو جنگەکانی سیاست لەم وڵاتەدا. ئەتوانین سیاسەتی دەرەوەی ئاماژە پێ بکەین کە زۆر گرنگە قەیرانی ڕێکەوتنی ناوەکی لەگەڵ ئێراندا. هەروە سەرۆک بایدن دەستکەوتیشی هەبووە وەک کوشتنی هەردوو لیدەرانی و ڕێبەرانی داعش و ئەلقاعیدە کە دوامین جاریان کوشتری ئەیمەنە زەوایری بوو لە کابڵی بندستی تاڵبان. ئەمانە ئەو بابەتانن کە ئەتوانن بە تەواوەتی باڵ بکێشنە سەر هەڵبژاردنەکانی میترمی ئەمساڵ لە مانگی 11دا. هێرۆ بەڵێ سپاس فەرهاد. سپاس. ڕێنمایی نو یەنچەکان لە نیویۆرکێ لە ڕۆژا پێنجشەمبووی کەتنکاری لە مەها 6 خزیرانی دادگەها بلند لە ئەمریکا قانونەکە 100 ساڵی پوچ کرد و لە گۆڕاوی قانوناکە ڤنتڤیا ئەو کەسێ داخوازە دەستورە هەلگرتنە دەمانجەیە لە جیهێن گشتی بڤەشارتی کردبا تڤیا سەدەمین هێژا هەبن ji demê helweşandina wê qanûnê daxwaz ji bo bidestxistina şekan lê Nîyorkê gelkê zêde bûye û ev bûye sedemê neraxetiyan di nêva rayadarên wilayetê û bajarê Nîyorkê de.
وی هفتیه لسرانسری تایم سکویر یا نیویورک تابلو هاتنه هلاویستن که لسر نویسی بون هلگرتنا چکان لوی دوره قدغه. اوه یکم حولدانا مازنج آلی دستحالاتدارین ولایت نیویورکیه بو برهنگاربونا کاریگرین بریارا دادگه ها بلند یا امریکا یا مها شش که هلگرتن و کمکرنا چکان لگولان باجار بشیوه کی برچاف سنوردار کرد. The city is posting signage around Times Square. باجار تابلو لسرانسری تایم سکویر دانیه که خلکی آگادار بکه که لیره دوره که بیچکه و پشرا چکلگرین خودی دستور و کسین دنجی نکارن در باس بند هکه بشوه که تایبت دستور یاسایی وان نبید. گلو هستا خلکی و گریده و ولاتیان چیه سبارد وی یاسایا نو؟ بگومان دما دو تابلوی بینی جهما ترسیه که دوی بومه تابلوه که دانن کل سرحاتیان نویسین هلگرتنا چکان لی نیویورک قدغه از هیوی دارم که افیه که کار بکرد جبر که گلکا بدرسه توزراوه که بکی که خلق تنه دکارن چکن سوک هلگرن. من دمانجه نینه و او یاسا باندور لمن ناکرد. لازد بیجم ندرسته. مهنه گناهکار هنه که یاسای برچاو ناگیر و چکان هلدگرن. هر وسا ولاتین باجه دیدن که گلک ماف هنه لیدی سانجی مافین وان نینه خواه پاریزن. تنه تشت امن آسترالیا دبیهیزن اوه که گلک تاقه کرن لیره چه دبن. از دبیجم باشتره که چک کم بن. هر چنده که ولاتی دکارن پشتی راهنان پیویست و دستوردان و شاندن آزانیارین خوین مدیاین جواکی چککی سوک لی وشارتی هلگرن لی پسپورت دبیجن اوی نحیسان به گو بحبونا چککی یاسایی لدورا باجر بینو بچن. تشت وان کریه اوه که ولاتین به یاسای پابندن پر دجوار کرنه که چکان هلگرن. به تایبتی لوی باجاری دیاره که نقشه گوگل جی نکارن رگه که باش جبو دورین هستیار لسرانسری باجاری دینه. پشتی بریارا دادگه ها بلند داخوازین مهلتا چکان 54 جسدی زیده بونه لیگلو افریجه و ببه صدما تقاکرین زیده تر لنیورکه هکه از پیشبینی بکم از بیجم نه و هکه او بکن از بیجم زیده بونک بسوده او تقاکرین که دمک دریجه ام لولیاتا نیویورک سرد نگرانن نج آلیه ولاتین به یاسای را پابندن تنکرن او جه آلیه وان کسان و چه دبن که نیت وان خراب هیا دگل وی یکی که پاریزوان مافین چکان دبیجن بریارا دادگه ها بلند هن مافین ماده یا دوی یا دستوری بو خلک نیویورک وگراند هن ولاتین باجار نیویورک دبیجن یاسایا نو یا ولایت و هاریکاری وان بکه گول جهن گشتین باجار هست به اولهیه بکن. راپورتا ایرن رانن هیلین سندی دنگ امریکا. بەپێی بەڕێوەبەرایەتی ئاگرکوژێنەرەوەی و پاراستنی دارستانەکانی کالیفۆرنیا ئاگرێکی زۆر لە دارستانەکانی باکووری کالیفۆرنیا بۆتە هۆی سووتانی 1920 دۆنم زەوی و هەتا دێت تەشە نەدەسێنێت. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی کە لەلایەن ئاژانسی ڕۆیتەرزەوە بڵاوکراونەتەوە دووکەڵی ئاگرەکە هەورێکی ڕەشی لە ئاسماندا دروست کردووە و ناوچەکەی تەواو تاریک کردووە. ئاگرکوژێنەرەوەکان بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە. گڕەکە لە ڕۆژی هەینی لە دارستانێکی باکووری سێکرێمەنتۆ دەستی پێکرد. کاربەرسان دەڵێن نزیکەی 100 ماڵ و باڵەخانە سوتاون. فەرمانڕەوای ویلایەتەکە گاڤن نووسەم باری نائاسایی لە ناوچەی سیسکیۆ ڕاگەیاندووە. تورکیا گازنداژ یۆنانستانی دکە و دەبێژە ئەو گرئاڤین di deryayê Êçayê dagir dike û alîkarekî Wezareta Derveya Amerîkî jî bi Serokwezîrê Iraqê rakom dibe ji bo danûstandinan li ser rewşa siyasiya welatî. Ev naverokê raportên me ye li demê mayî bername me. بەڵام پاشە مناوبڕە دێینەوە وڵاتان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
رێژەیە هەڵاوسانی یان گرانیە فەرمی لێ تورکیە ئیرۆ دوشەمبێ گەلکێ کێم هاتی گوهارتن ئەvە ژی نیشانەکە و قەیرانە ساڵێکێ یا بەهایەوێک و هەشتی ji سەدی بوو زێدە بووە دبەک و دداویدا سست ببە ئاژانسا ستاتیکên دەولەتێ دibêje li meha heşt tebaxê behayê kelûpelan heştî point du ji sedê bilind bibû hevber digel parlê li meha heft تیرمەهێ هەفتێ و 9.6 ji sedî bû behayên kelûpelan hertî û bilind dibin ji demê ku di nizîmtirîn az debûn li gulana 2021 ew jî 16.6 ji sedî bû. Tirkiyeke divê tengasiya aborî piştî Serok Recep Tayyip Erdogan rêjeya li ser qerzan nizm kirî di hewlekê de ji bo çareserkirina krîza helawsanê yan jî giraniyê. Ev qeyran bû sedemê nizimbûna herî diyar di rêjeya pesendkirina karê hikûmeta Erdogan de ji demê ku ew ketî desthilatê li demê ku ew amedekariyan ji bo hilbijartinên giştî dike li meha 6 xizîrana 2023. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە وتارێکدا لە پارێزگای سامسن لە باکووری تورکیا یۆنانی بە داگیرکردنی دورگەکانی دەریای ئیجە تۆمەتبار کرد ئەنقەرە ڕایگەیاند کە سیستەمی بەرگری ئاسمانی S300 کە یۆنان بەکاری دەهێنێت لە کاتی گەشتێکی ڕۆتیندا بە فڕۆکەکانی تورکیاوە بەسترا بوو گوتیشی تورکیا ئامادەیە کاری پێویست بکات لە کاتێکدا وەختی بێت. سەرۆکی تورکیا ڕەجەب تایپ ئەردۆغان ڕۆژە شەمبیە یونان bi dagîrkirina giravên deryaya Êceya bêçek tambar kir û gotî ku Tirkiye amadeye her tiştekê pêdivî biket eger dem hat. Yunanistan'a bizim tek cümlemiz var. İzmir'i me yek rista ji bo Yunanê heye Ezmîr ji bîr nekin. Havrikên dîrokî Tirkiye û Yunan nakokin li ser pirsên snorên asmanî û deryayê giravên Êce û ji derên haydrokarbonî li deryaya Spî zêdebarî dabeşkirina nejadî ya Qubros. Enqere li vêdawiyê Athîna biçekkirina giravên deryaya Êceya bêçek tambar kir û Athîna eveyekê red diket. Lê pêştir Erdogan Yunan bi dagîrkirinê tûmetbar nekiriye. Adaları işgal etmeniz filan bizi bağlamaz. Em giringiye bi dagîrkirina we bû gir ava nadin. Çi wextekê dem û saet hat em dê ya pêdivî bikîn wekû em hergav dibêjin em di şevekê de ji nişkekê ve bêhîn. Li vê dawiyê Tirkiye torabû gotî hêzên Yunan hereşê li firokên wê dikin. Enqere ragihand ku Yunan sistemê bergiriyê asmanî S300 bi kar înaye û geşteka rûtîniya Tirkiye têk biriye. Tirkiye roja sîhê tebaxê roja serkeftinê pîrûz kir. Dema ku di sala 1922 da hêzên Tirk hêzên Yunan derxistin. Herwisa Erdogan bank li Yunan kir ku Ezmîr ji bîr nekin. Amaje bi serkeftina Tirkiya kir. Kiriya Komîsotakî Serokwezîrê Yunan ragihand ku helwîstê Tirkiye derbarê serweriya Yunan û giravên Êce tiştekê bêraman e. Hatînmayî dengê Amerîka, Washington. و li roja aştiya cîhanî yekî meha neh Êlûnê hêzên ewlekariya Tirkiya ji mareka xortan li bajarê Wanê girtin piştîwana dirûşmê bijî apû diqîrand. Polîsan yan polîsên medenî rê li rojnamevanan jî girt ku ew wê xwepêşandanê rûmal bikin û gefa kuştinê jî li wan kir. Çendek ji wan rojnamevana digel Arif Aslan peyamnê dengê Amerîka li Wanê axiftina. Li Wanê hêzên ewlekariyê piştî belavbûna mîtînga yekê îlanê roja aştiya cîhanê gefa kuştinê li rojnamevanan kir. Roja pênşemê piştî qedandina mîtîngê komek ciwanan bi dirûşmên bijî Serok Apo meşiyan û bi vê sedemê hêzên ewlekariyê êrişî wan kir. Dema rojnamevanan desteserkirina ciwanan dikêşan hin polîsên sivîl xwast ku wan asteng bikin û nehêlan ew bûyerê bikêşin. Gazeteci. Ne? Hayırdır sen? Polis bizlerle gazeteci. Rojnamevana ajansa Jin Nîvsê Zelal Tunç got ku polîsekê demanca xwe hilda destê xwe û gefa kuştinê li wan kir. Êk ji wan got min ez ê te bikujim kes laşê te nabîne. Me jî ber wî tehdîdê min goyanî tu kî yê tu çawa ez min tehdîd dikî ew jî got ez polîsim temêr de xebitim vê esnayê hevalek min jî hat dev min yanî me bertekî da nîşandin ew kesên derdorê me jî kombîn
وسا برتکی خود نشانی پلیسی دست خوابش سلاح خود درخیست وکی کشتن ما خاطبی او کسی در دوری ما برتکی ما او کس دوری ما کرد. روزنامه‌وان آژانس مزوپوتامی بریوان کوتلجی گفت که هزینه ولکاری به همان شکلی گفا کشتن لوی جهاتی کردن. حتی کامرا مدانی جر حتی برگویم گو استقم کستن ناومی روزنامه‌ور مسعود خستن دانچه الفاظی را کاش کردن زلالتون را گوتو نمتا بکشن کستن کنه بونه یعنی هیرو ویر روی ایریش پلیسا صرف سر روزنامه‌وان او کوتل هر وها دبیجه کو ایریش و استنگین پلیسان سری سبی سپیکر بو و وان تخمین دکر کو راست استنگی که ورن لی اولبند گفه که وها نبون یک ایلونم چونه پیش عدلی مالبات گرتکیان هاتو نور ایلام دکر عدالت نوبته منو زلالتون او نوچا دشوپاند پلیسا اموردین مرا بانکرن امگیر کرن kimliğe medas mestandın neysin amure ve ina kaşkın nuçe bikın. Tunç da zanin ku lewane êrişa dijî rojnamavanan ne tenê îro pêkhatiye û ew bi salan e havalên wan tên girtin û kuştin. Tuncê got ku divê heme rojnamavan li hember van êrişan dengê xwe bilind bikin. Hevalên me yê rojnamavan me tenê hêlin, dev me nasekinin, ev karê em pêk dînin wekî terorîze dikin, ji dev îktidara setkinin, em jî bangawazî û şwara dikin, îro ev êrişên polis, devlet, ev êrişên dînin ser me, sibê tê bînin ser wa jî. Rojnamavanan got ku ew dê derheqê polîsan da gilî bikin. Çi dibe bila bibe, me bikujin jî, me bigirin jî, me wenda jî bikin, em ê hemberî va êrişa karê xwe berdewam bikin. Tevî ku nûçeya derheqê gefa kuştina rojnamavanan da li ser medyayê belav bûyî, rêveberiya ewlehiya wanê heya ev rapor dihata amadekirin, îddiayên rojnamavanan red nekiribû. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. بله پیامنری دنگی امریکای وانی عارف اصلا نه جباتمانی راست خو بمره عارف دم باش آگهین داوی چنه بتایبه جی لسر دوزا کو روزنامه‌وانان لدیجی پلیسان تو مارکری عارف دنگی متی دیار دنگی من ناگه عارف مخابن عارف اگر جاری کدی دیار دنگی وی هات دم اگر جاری کدی فقرين هفكار من بزام كان الدنجي ما دقها جمويانا عارف ديارة كيشاك هيا من ديسان فقرين جمو بشتي في ناف بري واشنطن برنامجی افتانه لبش کلی دنگی امریکا و آماده و پیشکش دکره من بلند صالح همون روزانی چی هینی لگل پسپوراندا تاو توی گرمو برترین بابتی روز دکین لپیوندی به سیاستی دروی امریکا و لگل ما بن. بله دیارە کێشەیە دگەل پامنەری ما عارف ئەسڵان پامنەری وانی چارەسەر و نەها ڕاستەخۆش باتمانی بمەڕایە عارف مەجوخواست ئەم بزانین ئەو دۆزا کو ڕۆژنامەوانان لە دژی پۆلیسان ڤەکری گەهایە کوی دەرێ نها بویر اک ایلون پیکات روژا اشتیا جهانه و ایرو روژنامه‌وانان کو راستی گیلی ین پلیس راستی گفن پلیسان هاتی و هر وها هفکارین وان ده ایرو بچنه شاخه کمالا مافن مروان یا وانه و دره داخیانی که بدن در حق و بویره داخیانی مخابن دیارە کێشەیە تەکنیکی هەنەیە ئەنجی ئەتەرنێتا پامنەری ما عارف ئەسڵان نەگەلکی باشە پەیوەندی بووی ڕاتی قوتکردن یان ژیون بگەلکی سوپاسیاوی دیکن ئەمێ ڤەگەرنا بەرنامین خوا
واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ باربرا لیف یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆبۆ و توێژی لەبارەی قەیرانی سیاسی وڵاتەکەەوە کرد پاش ئەوەی لایەنگرانی لە هەفتەی ڕابردوو لە ناوچەی سەوزی بەغدا پێکدادانیان لەگەڵ هێزەکانی یاسایش ئەنجامدا بەلایەنی کەم 30 کەس کوژران و 400 کەسی تریش بریندار بوون. پێکدادانەکە پاش 10 مانگی بنبەستی سیاسی لە وڵاتە ڕوویدا لایەنەکان لەسەر میکانیزمی گونجاو بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە ناکۆکن کە داواکاری سەرەکی موختەدا سەدرا. لایەنی سەدر لە هەڵبژاردنەکانی مانگی دەی ڕابردوودا سەرکەوتنی بەدەست هێنا بەڵام نەیتوانی بگاتە ڕێژەی یاسایی بۆ دەنگدان لە حکوومەتێک کە بەبێ ئەوەی لایەنەکانی سەر بە ئێرانی تێدا بێت ئەنجام بدرێت. بۆ نوێترین زانیاری لەسەر قەیرانی سیاسی لە عێراق دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان. دڵشادم کاتت باش وەک دەزانین ئەمڕۆ کۆبوونەوەی سەرۆکوەزیرانی وڵاتەکە مستەفا کازمی لەگەڵ لایەنەکان دەستی پێکردووە. زانیاری چی هەیە لەم بارەیەوە؟ دیارە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق پێشتریش دەست پێشخەری ڕاگەیاندووە لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکانە کۆبوویەوە بۆ تاوتوێکردنی ئەو قەیرانەی کە ئێستا عێراقی تێکەوتووە. بەڵام دیارە ئەمڕۆ وەکو جاری پێشوو ڕەوتی سەدر بەشداری دانیشتنەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقیان نەکرد لەگەڵ لایەنەکانەوە بایکۆتیان کرد و دیارە بایکۆتکردنی یەکێک لە لایەنەکانی کێشەکە کە ڕەوتی سەدرا لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیا کێشەی هەیە جارێکی ترە و گومانەی لای چاودێران چڕ کردەوە کە پێ ناچێت دەست پێشخەرەکان جامێکی ئەوتۆی هەبێت. بەڵام لەگەڵەوەشدا دوای کۆبوونەوەکە لیژنەیەک پێکێنراوە کە سەردانی لایەنەکان بکاوە هەوڵ بدرێکە لایەنەکان و ڕاکانیان لە یەکترین نزیک بکرێتەوە بۆ ئەوەی دەرەچەیەک بدۆزرێتەوە بۆ دەرباسکردنی عێراق لەو قەیرانەی کە تێکەوتووە. بەڵام بەپێی ئەو زانیاریانەی کە من دەستم کەوتووە زیاتر ئامانجی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەم دەست پێشخەری ئەم دواییە کە ئەمڕۆ دانیشتنەکەی لێکەوتەوە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە نەرمینواندنە بەرامبەر بە سەدر بە تایبەتی کە سەدریەکان لەم دواییانەدا بە شێوەیەک لە شێوەکان گلەییان لە مستەفا کازمی هەبوو بەوەی کە مامەڵەی هێزە ئەمنیەکانی عێراق کە مستەفا کازمی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقا لەگەڵ خۆپیشاندەرانە تند بووە. بۆیە مستەفا کازمی دەیەوێت ئەو تووڕێ یاخود ئەو نیگەرانی کە سەدریەکان هەیەە بیڕێوێنێتەوە ئەوش لە ڕێگەی ئەوەی کە بۆ تاوتوێکردنی داواکاریەکانی ڕەوت و سەدر و گەڕانەوە بۆ دۆزینەوەی دەرەچەیەک بۆ دەرباسکردنی عێراق لەو قەیرانی کە تێکەوتووە. یعنی ئەکرێ بڵێن ئەوەی کە مستەفا کازمی کە بە شێوەیەک لە شێوەکان مخاتەبەکردنی ڕەوتی سەدر و هەوڵدانە بۆ ڕەوانەوەی نیگەرانەکانیان. بەڵێ دڵشاد دەزانین پەرلەمانتارە لە کارکێشاوەکانی سەر بە سەدر سکاڵایەکیان تۆمار کردبوو. دەتوانی پێمان بڵێ زانیاری نوێ لەسەر ئەو سکاڵایە چییە؟ بەڵێ دیارە سکاڵا تۆمارکردنی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر و هەوڵدانیان بۆ گەڕانەوە بۆ جارێکی تر بۆ نێو پەرلەمانی عێراق بە دوو شێوە لێکدانەوەی بۆ کرێت. شێوەیەکیان ئەوەیە کە سەدر ناومێت بوو لەوەی کە بتوانێت لە ڕێگەی شەقام و خۆپیشاندەرانەوە ئامانجەکانی بەدی بێنێت کە هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراقە. بۆیە جارێکی تر ئەوێت فشار و ململانەکان بباتەوە نێو پەرلەمانی عێراق. دیارە لایەنەکانی نێو چوارچەوەی هەماهەنگی بە گومانن لەم هەنگاوی سەدر و پێیان وایە سەدر ئەوێت لە نێو پەرلەمانی عێراقەوە پەرلەمانتارەکانی بباتەوە نێو پەرلەمانی عێراق و جارێکی تر لەوێەوە هەوڵی هەڵوەشانەوەی پەرلەمان و هەڵوەشانەوەی حکوومەتی عێراق بدات. و بە شێوەیەک لە شێوەکانی تریش هەندێکی تر لە چاودێران پێیان وایە سەدر جۆرێک لە مخاتەبە کرد یاخود جۆرێک لە نەرمی بەرامبەر ئەنوێنرێ بۆ جێبەجێکردنی خواستەکانی بۆ ئەوەی ئەو فشار و نیگەرانیانی کە هەیەی جێبەجێ بکرێت بۆی جارێکی تر سەدر پەنا نەباتەوە بەر ئالۆزکردنی شەقامی عێراقی و جوڵاندنی خەڵک و جارێکی تر دروستکردنی بارگرژی لەگەڵ هێز و لایەنە شیعەکانی ترا بە تایبەتی کە ئەوان هەوڵی پێکێنانی حکوومەتە دەن. بەڵام سەدر تاکو ئێستا لە ڕێگەی تویت و ڕاگەیەندراوەکانی و هەڕەشەکە کە ئەو هەنگاوی کاوان پەنای بۆ بن قبوڵی ناکات. بەڵێ باشە دڵشاد لە پاش ئەو ڕووداوانەوە ئایا هیچ با بڵێن چارەسەرێکی سیاسی یاسایی دۆزراوەتەوە بۆ قەیرانەکانی عێراق؟
بەپێ ئەو زانیاریانەی تا چەند خولەکێک پێشەوەی کە من بێمە نێو بەرنامەکەەوە متابعەمە کرد لەگەڵ بەرپرسانی عراقیە قسەمە کرد ئەوان ئاماژەیان بەوە کرد کە تاکو ئێستا هیچ دەرەچەیەکی سیاسی و یاسایی نەدۆزراوەتەوە بۆ دەرباسکردنی عراق لەو قەیرانەی کە تێکەوتووە بەڵام چاوەڕوانی بڕیاری دادگای اتحادیە کرێت سەبارەت بە گەڕانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر ئەگەر پەرلەمانتارانی ڕەوتی سەدر لەلایەن دادگای اتحادیەوە جارێکی تر بگەڕێنرێنەوە بۆ نێو پەرلەمانی عراق ڕەنگە ململانەکان لە شەقامەوە بگوێزرێنەوە بۆ نێو پەرلەمانی عراقەوە جارێکی تر سەدر لە نێو پەرلەمانی عراقەوە جوڵە سیاسیەکانی دەست پێ بکاتەوە بەڵام خوا ئەگەر دادگای اتحادی خواستی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر بۆ گەڕانەوە بۆ نێو پەرلەمان ڕەت بکاتەوە ئەوە جارێکی تر گەڕێکی تری کێشمەکێش و ململانەیە لە نێوان ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی دەست پێکاتەوە بەتایبەت کە چوارچەوەی هەماهەنگی هەر تاکو ئێستا سوورن لەسەرەوەی کە حکوومەتی داهاتووی عراق پێک بهێنرێ و سەدریش بە ئاشکرا هەڕەشە ئەکات بۆیە ئێستا چاوەکان لەسەر بڕیارەکانی دادگای اتحادی عراق لەبارەی گەڕانەوەی یاخود نەگەڕانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر بۆ نێو دانیشتەکانی پەرلەمانی عراق ئەم بڕیارەی پەرلەمانی عراق داهاتووی کێشمەکێش و ململانەکانی نێوان ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی ڕوونتر و دیاری دەکات. بەڵێ سپاس دڵشاد. زۆر سپاس. د ئەپراسیۆنەکێدا لە کەمپێهۆڵێ لە سووریەدا و هێشتا ئەو ئۆپراسیۆن بەردەوامە کە چەکایزدی هاتیە ڕزگارکردما راپۆرتەکایە و ئەمێ بە پەیامنەری خوارە ژقامش و زانیاریین پێتر وەرگرن. بەڵێ لەگەڵماندا بمێنەوە پاش ئەم ناوبڕەدەینەوە لاتان. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. مەزنە کار بەدەستەکە ئیرانی دەبێژە هەتاکو تەهران ڤەگەڕە دانوستاندنین ڤەژاندنا ڕێکەتنە ناڤوکیە ساڵە 2015 وڵاتên زلهێزین جیهانê re divêt ajansa etomiya netewên êgirtî lêkolînyan di çalakiyên Îranê da û saziyên navokiyên Îranê da rawestîne û çend garantiyên dî jî bide. Nasir Kenanî berdevkê Wezareta Derve ya Îranê gote konferansekê rojnamevanî ev garantî dê bine binemayên rêketineka mukum û dirêjdema navokî. Li heftiya borî Tehran û Washington bersiva pêşniyazê Êketiya Ewropî de sebaret vegerandinê ji bo wan danûstandinan. Lê diyar e ev daxwaza nihaya Îranê dê bibe asteng çimku Amerîka mercê rawistandina lêkolînan red kiriye. بەپێی میدیا ناوخۆیەکان حەمید وەحیدی سەرۆکی هێزی ئاسمانی ئێران ڕایگەیاندووە ئێران پلانەکانی بۆ کڕینی فڕۆکەی جەنگی سیخۆی سو-35 لە رووسیا هەڵدەسەنگێنێت. وەحیدی ڕۆژی یەکشەمە بە ئاژانسی دەنگوباسی بۆرانی سەر بە وەزارەتی وەرزشی ڕاگەیاندووە کڕینی سیخۆ 35 لە رووسیا لەلایەن هێزی ئاسمانیەوە تاوتوێ دەکرێت. ئەم ڕاگەیاندنەش لە کاتێکدایە لەشکری ئەمریکا لە هەفتەی ڕابردوو ڕایگەیاند رووسیا دەستی کردووە بە وەرگرتنی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران کە لە شەڕی ئۆکرانیا بەکاری دەهێنێت. هەردوو ئێران و رووسیاش سزای تند خراوەتە سەریان ئێران پاش ئەوەی ئەمریکا لە ڕێککەوتنەکەی ساڵی 2015 کشایەوە و سزا توندەکانی خرایەوە سەری و رووسیاش لەو کاتەوەی لە مانگی دۆوە هێرشە داگیرکاریەکانی بۆ سەر ئۆکرانیا دەست پێ کرد. لە ئەنجامی ئۆپراسیۆنێکی هێزەکانی سووریای دیموکراتیک لە کەمپی هۆڵ کە هێشتا بەردەوامە کچێکی ئێزیدی بە ناوی وەفا پاش نزیکەی 9 ساڵ لە ڕفاندنی لەلایەن داعشەوە ڕزگار کرا. زانیاری زیاتر لە راپۆرتی پامنێرمان زانا عومەردارە. هەژمارە نەهان ژیانە کەچا ئێزیدی یا ڕزگاربووی دە برنگێکی پڕ باڵکێش دووبارە بوویە. مینا گۆ قەدەراوێ بڤێ هەژمارێ هاتیە گرێدان. وەفا di temenê 9 salî de ji gundê Koco serdestê çekdarê Daişî hatiye revandin. 9 salan revandî maye. Li beşê nihan li kampa Holê di operasyonekê yê pejî de di meha nihan de hat rizgarkirin. Jina ciwan a Êzîdî Wefa Elî Ebbas gunha 18 salî ye. Di temenê 9 salî de bi xuşka xwe ya ker û lar re ya 13 salî ji alê terorîstên Daişê ji gundê Koco yê Şengalê hatin revandin. أنا كانت معاي أختي خرسة وما تسمع حيل. خیشکامنیا که رولال به من رابو نیوکا شوه داعشک هاتو او بر از او گلک گریاین من گوده ام بچیکین زاروکین او نابهی سو فهم ناکدن اوی گودی از دویب تنه بم
وی ئەو ji pirce rakêşa. Ev şwê şevê were ez tiştekî jê nizanim. دوی تمنê biçûk de li gel bi dehan jin û keçên êzîdî li Reqqayê hewla revê kirin. Lê hewla wan neçû serî. احنا هواية كمية كبيرة يمكن ام نزیکی هفتێکی و زارۆکێ نێزیدی بووین me hewl da birevên. Em gehiştîn nava malan li Reqe. Li Gulanê kesê harîkariya me nekir. Ji me digotin em ji kuştinê ditirsîn. Paşî Daişa em girtîn û vegerandîne ve. Wefa li gel xwişka xwe ya astendar dibistana Reqqayê girtî bû. Wan ji hev cuda kirin. û li pêş çavê wê xwişka wê ya astendar hat kişandin û cuda kirin û destdêrî jî lê hat kirin. Wefa jî heft caran hatiye kirîn û firotin û li rastî destdirêjiya seksî hatiye. يعني ساعة عن ساعة Her saetekê Daişek hat keçek dikirî û destdirêjî lê dikir paşî vegerande ve. Di şerê Baghozê de di wê demê de li gel malbatên çekdarên Daişê hatin veguhestin Kampa Holê. Di nava Kampa Holê de jî Wefa bi darê zorê du caran hatiye zewcandin. Wê ji tirsa kuştinê nasnama xwe ya olî eşkere nekir. ما كنت أريد أقول لأحد يعني يزيدية. من ji kesekî ra negot ez ê zidî me. Ji me ra digotin gawir ez tirsiya min bikujin min jî negot kesê ku ez ê zidî me. Wefa tenê xwesteka wê ye got careke din li gel malbata xwe kom bibe. Li gorî amarên fermiyê mala êzîdiyan li herêma Cezîrê ji 2019 de ji dema şerê Baghozê de heya dema amedekirina vê raporê. 410 jin û zarokên êzîdî ji Kampa Holê li ser destê şervanên Kurda hatine rizgarkirin. Zana Umer dengê Amerîka. Kampa Holê. نها بأمر دنجي أمريكا لقامش لزانا عمر بمرة الراستة وخوه فيدارن بيونديا ما بويرة وانترنت بيونديا انترنت باش با زانا دم باش دست خوش جبو في رابورتي اما دخواست بري هناك بسيارة بتاعبت دسركة چوزارون ازديام يشتبكن ما دخواست بزانن كا بيجفرشونين داويين اوبراسيوني دي كامبين غولي داچنا لديارة لدرهناني هفكار دي بيجنا ماكو پەیوەندیە ئەتەرنێتێ بزانەڕە ئەو ژی ڕاستی ئاستەنگێ دەبە داخوازە لێ دەنگێوی تێ ئەس باوردکەم دەنگی زانە دیگە هامن ئەگەر وێنەیوی ئامادە بە ئەگەر ڤیدیۆوی ئامادە بە زانە بداخوازە لێ بڕینی دیارە دیسان ما کێشەیە تەکنیکی دیارە ما کێشەیەک تەکنیکی دیسانیا پەیوەندی ئەتەرنێتی بزانە ڕەهەیە لێ راپۆرتاویدا و ئۆپراسیۆن نەهێشتا لە کامپێدا بەردەوامە لێ دیسان ئیرۆپایامێکی گەلک خۆشە و کەچەکە دیە ئێزدیمە راپۆرتێدا دیت و بڕاستیژی دەدەیەکی شەوتێ و هاتی ڕزگارکردن لێ دیسان پەیامێکی خۆشە پشتی پترژ 8 ساڵێن دوای ئەو هەموو ساڵان ینی لە تەمەنێکی زۆر مناڵیە دەخی لە مناڵە چۆنەڵێ ڕفێنرا و ئێستا گەڕاوەتەوە دەبێت ینی کاتێکی زۆری پێ ئەچێت تا ئەمە بتوانێت تێکەڵ بۆ کۆمەلگایە بێتەوە و جارێکی تر دەست بە ژیانی ئاسایی بکات تایبەتیژی خوشکاو یا بچووکێدا کو فەقیری خودی پێداویستین تایبەت بوو پێڕە بوو تعدەلویر هاتکردن زانە دیارە پەیوەندیە بزانە ڕ باشە نەها زانە دەم باشمە دەخواست بەری ئەم بەحسێ وان کچە خانما بکەن مە دخواستم بزانم کو ئۆپراسیۆنە کو نەها دەکەم پێ هۆڵێدا بەردەوامە گەهایە کوی دەرێت چ زانیاری نو هەنا بەێ دەم باش ژخوا ئۆپراسیۆن بەردەوام دەمە ڕۆژە خوێنی یازداندا ئیرۆ تشتێکی پر باڵکەی هاتیە دیتن دناوا کامپا هۆلێ de زیندانێکە داعش بکارتانی بنعرد سێ ژنên girêdayî rastî işkenceyê hatibûn di wê zindانê de sağ hatine dîtin û hatine rizgarkirin lê nehat naskirin nasnama wan jinan gelo çi ye dibe jî got hin jinên êzîdî bin yên got ji 2014 de hatine revandin lê ya tekez heta niha jinek êzîdî got dema hatiye revandin ji 2014 di neh salî û zarok bû ew jî wefa ya got me rapor ser amade kiriye agahiyekî din li ser wefa îro peywendî li gel malbata xwe saz kir biriya telefônê li gel malbata xwe axiviye û hevdû naskirine û li gel birayê xwe û bapîra xwe axiviye belê peyama gelkî xweş e gelkê dilvekere spas ji van peyamên xweş zana çi be heta niha ew kiçên êzî ku dîsa diyara hinek jî mane di nav kampê da nehatine naskirin û nehatine rizgarkirin yanî sedemê wê çi ne
دخل شخوا لجوري شو باندرا مش دوسيا جنين وزاروكين داعشين رواندي حتى بريا باغوزي وبشتي باغوزي تشتكي بربالكيش هي دواب مروف آگهدار بالسروي برانيا ينجو مانه نهاتنا رزگار کرن و ناسنامه خواه يعني ديار ناكن شطر صاري او كسينجو دما هاتن ربادن زاروك بون يعني وك وفاء نحصالي بو دمك دريج دبن ايديولوجيا داعشي ده شطرصا بكشتن بشعب خديتي جبر ويجي برانيا وان ينجو حطانها نهاتنا چارنوسا وان دياره وفشارتي لنافا كامبا هوليده ينجو دما هاتنا ربادن زاروك بون پرجوان اشتقنای بیراوان جبر وی کیجی ابیک اش سدمن هری گرینگه تجمعك در راپورت خود بحث کرد بتجو 400 انکو هاتن رزگار کردن او انکو شنگالین و سال 2019 ورا هاتن رزگار کردن تو بحث ونادی کی راسته يعني بيشتي شري باغوزي جنافا كامبا هولي يعني جري باغوزي ضد اداره 2019 حياه دما ابدكرنا في رابوري 410 جن وزارو كاتنا رزگار کرنج دست داعشی او هجمار بلی هجمارا برياض 2019 لی هجمار گشتی حتی نها تخمین کری چه قصد ناوا کامپا هولی دمانه لگوری هن سازین چالکوان روشا ازیدیان لباکور رجلاتی سوریه دباب بالصدان هبن يعني هجمار زيدي سيصدي قوتين تخمين كرن جهنا هاتنا رزقار كرن لديار اف اوبراسيون كو بشوي ايرو هاتين كرن وبمن صدمي هنديكو او بين ناس كرن وبرزقار كرن زانا عمر بامر دنجي امريكا جا قامش له بمره بقول كي سباس باش برنامه حفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه رایدارین کەنەدا وێنەیەن دوو بەرگومانین ژمارەکە ڕوودانین ئێریشان بچەقۆکان لەسەر خەڵکێ ڕەسەن و باژارێکی دیژی لە نێزیک پارێزگەها ساسکەتچوان میدیایەدا ئەشکرا دەماکو پۆلیس لە دوو ژوان بەرگومانە دگەڕیان دۆ یەکشەمێ کاربەدەستان داخۆیاکردن کو دە ئەنجامی ئێریشدا 10 کەس هاتنە کوشتن و 15 ژی یان 15 دیژی بریندار بوونە پۆلیسان گوت ژی ئەو ئێریشن بچەقۆکان لەگەلک جەهان لە جێمس سمیت و لە گوندێ وێلدن لە باکووری ڕۆژهەڵاتی ساسکاتون هاتنە ئەنجامدان تەلەڤیزیۆنا کەنەدا وێنەی هەردوو بەرگومانان ئەشکەرە کرد و وەزیرێ یان سەرەک وەزیر ژێ خەڵکی وڵات دەخوازەک و ئالیکار بن و خوا بپارێزن. ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕادەگەیەنێت هێزەکانیان چەند شوێنێکیان لە باشوور و ڕۆژهەڵاتی وڵاتەکە گرتوتەوە. ناوبراو بە وردی باسی لەوە نەکردووە کە ناوچانەی لە کوێن و هیچ کاتێکی نەخستۆتە ڕوو. تەنها ئەوە نەبێت کە گوتی لە کۆبوونەوەیەکی ڕۆژی یەکشەمەدا لە فەرماندە سەربازەکانی و بەرپرسی هەواڵگیریەوە راپۆرتی باشی پێگەیشتووە. زێلەنسکی لە وتاری شەوانەی ڤیدیۆیدا سوپاسی هێزەکانی کرد بۆ ئازادکردنی شارۆچکەیەک لە ناوچەی دۆنسێکی ڕۆژهەڵات و گرتنی چەند گرتێکی دیاریکرا و هەروەها لە ناوچەیەکی ڕۆژهەڵات بە ئاراستەی لیسیچانسیڤریسک و ئازادکردنی دوو شارۆچکەی باشوور. زێلەنسکی وتی داوای لە یەکێتی ئەوروپا کردووە بەپەلە خولی داهاتووی یارمەتیەکانی بۆ ئۆکرانیا تەرخان بکات و لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ ئۆرسۆلا ڤۆندێرلێن سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپادا فشاری خستە سەر شەپۆلی نوێی سزاکان بەسەر رووسیادا. بەهای پتکۆن یادبیژنی ئەندراوی کریپتۆکەرەسی یە دیجیتال لە مەهێنداویدا گەلکێ کەتیا یان نزم بوو یا دیگەل هەندێژی گەلک کاردار گەلک بازرگان تەڤی مەترسیان ژیژ پاشە ڕۆژە وی دراوی دیجیتال هەیە دیسان دەکەون وی بازار و وی بازرگانیە دکەن دەوێ راپۆرتا دەنگی ئەمریکادا ئەمی بزانن کاستەدەمی وێ چنە. جیمس ویزم مامۆستای هونەری و هونەرمەندێ تاتویە لە باژارێ شیکاگۆیە.
و برێک و پێک دەچە فروشگاها هەرێمی داک و بیتکۆینان بکرە و پسەمبولا خوایە بازرگانی BTC جی تێزانین. Ez bikarim biçim bitcoîna bikirim bi taybet cihê ku kelûpelên xwe dikirim ez dibêjim ew pêşerûja kapîtalîzmê ye. Her çemp pereyên kriptoyê kelûpel bi berfirehî nehên kirin jî vê yekê daxwaza servan kêm nekiriye. بەشێک ji bedewiya Bitcoin û krîptoyê ew ku digihîje daraya cîhanî, kirîn û firûtin û veguhastina dem û destyan nirxan. Hûn li ku derê bin jî? Kriptoyê handaya gelek veberhênerên cara yekem. Bi taybetî yên ku ji veberhênana kevneşûpî pê gumanin. Ji bo kesên nû ez dibêjim wan divê hûn di dil nebin. Biryar bidin ku hûn hefteyekî ji Starbucksên nekirin. Ev mîxtar herçend be. Divê hûn veberhênana xwe bi vê dest pê bikin. Baş e û paşê fêr bibin. Stêwlêk dema ku ew 10 salê bû, gote dayk û babê xwe ku li ser krîptoyê veberhênanan bikin. Still pretty young. Erê hîn gelek biçûk bûm. Dayk û babê wî şîretên vê negirtin. Lê mamê Steve krîpto dikirî. Lewra wê jî kirî. Lê gelek asan nebû. It was super hard because every day I found myself checking. Ew pir dijwar bû ji ber ku her roj min ew kontrol dikir da bizanim ka ez çi bikim. û ziyana derûnî jî gelek bû. Rêveberên hikûmetê derbarê xapandin û veberhenerên ku bi milyonan pere vinda kirine zenga metirsiyê lê didin. Di qada kriptoyê de hinek tişt hene ku bi eşkere hatine dîzaynkirin ku ji bikiran sûdê werbigirin. Ez bawer dikim hûn dizanin ku ez dê çi bêjim. Tiştê ku min niha hey ez ê ragirim. Alîgir û gumanbarên krîptoyê li bendê ne ku bibînin ka rêveberên hikûmetê dê paşê çi bikin. Raporta Michel Quinn, Çeto Özel, Dengê Amerika, Washington. چاپخانەی دەلالە لە ئەنکەرە تایبەتە بە بڵاوکردنەوەی پەرتووکە کوردیەکان زانیاری زیاتر لەم راپۆرتەدایە. Çapxaneya Atalay li Enqerê demeka dirêjê ku li ser mijarên akademîk pirtûkan diweşîne. Heta niha li vê derê ji 1200 zêdetir pirtûk hatine çapkirin. Dibin vê çapxaneya Atalayda 4 weşanxane jî hatine damezrandin. Ji vana yek jî weşanxaneya Delalê. Taybetiya vê weşanxanê bi Kurdî çapkirina pirtûkan e. Xudanê çapxana Atalay Aydın Tekin bi xwe xelkê Batmanê. Eva 12 salê ku karê çapxaneyê dike. Dema keça wî çê dibe navê keça xwe Delal lê dike û dûra jî ser navê keça xwe 8 sal berê weşanxana Delal da dimezirîne. Tekin vê serboriya çapxanê û keça xwe Delal bi hestekî kur wiha tîne ziman. 8 yıldır Delal yayınlarında. Ev 8 sal bû ku me weşanxaneya Delal damezirandî. Em divê weşanxaneyê da pirtûkên bi Kurdî çap dikin û pirê wan jî pirtûkê zarokan. Niha marqayeka me êdî weşanxana Delal. Ew navgava ku keça min çêbû min li keça xwe kir. Lê paşê jî ser navê vê min ew weşanxane vekir. Ez jî niha Kurdî fêr dibim. Min xwast ku keça min Kurdî fêr bibe û hem jî Sûdê bigêjine kesên din. Heta niha di vê weşanxaneyê da 30 pirtûkên Kurdî hatine çapkirin wê heta sedan jî dirêj bibe. Xeynî van di pêşiya weşanxaneyê da projeya çapkirina 5 pirtûkan jî disekine. Di nav yê çapkirî da pirtûka zaroka a Virginia Woolf ya bi navê Pîrê û Tutî ya İlhamî Can Stranê zarokan dîsa rêzekitêbên xalxalokê yên têgehên beravajiyên hev, şev û roj, mezin û biçûk, hindik û gellek, paxij û qirêj, lezgin û hêdî li ser û bin hin ji van pirtûkan e. Önümüzde şimdi Sovyet de Li pêşiya me niha klasikên Sovyetê yên çîrokên zaroka hene. Em niha ewan werdigirin Kurdî. Ji Pushkin heta Gurkî de gelek pirtûk hebe. Ev pirtûkane tivê demê da hatine vênekirin. Hevde pirtûk ji wan pêk hatine. Çîrokên dinê me bi xwe dane ser hev. Ewane jî tewahî 5 pirtûk in. Di çapxana Atalay'da herî zêde pirtûkên akademîk têne çapkirin. Xudanê vê derê Tekin di vî warî da jî nêrînê xwe wiha radigîne.
Burası öncelikle akademik bir yer. Ev derpegirani Pirtûkên akademik an jî Pirtûkên vaneyên zankuyan çap dikin. Xizmeta me zêdetir ji bo akademisyanan e. Di destê me da berhemên 3500 akademisyan heye. Sê weşanxaneyên din Erdem, Mîrkan û Zarokê Ferdikê hene. Masîreşka biçûk, pîrê û tûtî, keybaniya firînde, di vê çapxaneyê da nêzîkî 100 pirtûkên Kurdî hatine weşandin. Ev pirtûkana ana destê xwendevanan e. Eyüp Demir, Dengê Amerîka, Enkere. بهیوی آدم خوش هتا برنامه صباحی هر شاد و بختور بنو خدا حافظ